لە وەسیەتەکەی کافکادا تەنیا ئاگر و سووتاندن هەیە بە پێچەوانەی زۆربەی کەسایەتیەکانی مێژوو کە لە وەسیەتنامەکەیاندا پەیامی ئەرێنی و ئامۆژگاری ئاسا بۆ خەڵک جێدەهێڵن. کافکای نووسەر خاوەنی وەسیەتێکی سەیر و نەرێنیانەیە کە ئەو شێوەی ڕۆمانەکانی نابا و شۆکێنەر دێتە بەرچاو. کافکا لە کۆتاییەکانی تەمەنیدا نەخۆش دەکەوێ و لە ڕێگەی دوو نامەوە وەسیەتی خۆی بۆ ماکسی برای دەنێرێت. نامەی یەکەم: ماکسی ئازیز، دوایین تکای من هەر شڕە و شیتاڵێک کە لێم جێ دەمێنێت واتە لە کتێبخانە، کۆمەدی جلوبەرێک، مێزی نووسینی ماڵەوە و فەرمانگە یا هەرچیەک کە براوە بۆ شوێنێک و تۆ بیزانی لە یادداشتە ڕۆژانەیەکان، دەست نووسەکان، نامەکانی خۆم و ئەوانی تر، تابلۆکان و شتی تر دەستت کەوت هەر هەمووی بسووتێنە. هەروە بێتەوە هەموو ئەو نووسین یا تابلۆیانەی لای تۆ یان لای ئەوانی ترە کە دەبێ بە ناوی منەوە داوایان لێ بکەیت لانی کەم بەڵێن بدە ئەو نامانەی نایانەوێت بیدەنە تۆ خۆیان بیان سووتێنن. فرانتس کافکای خۆت. نامەی دووەم: ماکسی ئازیز، ڕەنگە ئەم جارە ئیدی هەڵنەستمەوە، بەردەوام تای بەرزم هەیە و هێزەکەی بەسرمدا سەر دەکەوێت. لەم دۆخەدا دوایین داواکەی من لەبارەی هەموو ئەو شتانەوەی کە نووسیومە لە نێو هەموو ئەوەی نووسیومە تەنیا ڕۆمانەکان دەگرێتەوە. دادگایی، ئاگرکەرەوە، بەدگۆڕان، گروپی حکومدراوان، پزیشکی گوند و چیرۆکی هونەرمەندی برسێتی گرفتێک نییە ئەو چەندانەیە لەناو خەڵکدا بمێننەوە. نامەوێ زەحمەتی لە ناوبردنیان بخەمە ئەستۆی کەسێک، بەڵام نابێت هیچیان دووبارە چاپ بکرێنەوە. کاتێک دەڵێم داواکەم ئەو 5 ڕۆمان و ئەو چیرۆکە دەگرێتەوە، مەبەستم ئەمە نییە حەز ئەەکەم ئەوانە دووبارە چاپ بکرێنەوە و بەگەنە دەستینەوەی داهاتوو. بە پێچەوانەوە ئەگەر بە تەواوی لەناو ببرێن ئارەزووی بنەڕەتیم بەدی هاتووە، ئەگەر نا جگە لەمانە دەبێ هەموو ئەو شتانەی نووسیومە ئەوانەی گۆڤارەکان، دەستنووسەکان یا نامەکان بێ ئەڵاوارتە تا ئەو شوێنەی دەستت پێ ڕادەگات بەتکە لەوانی تر وەردەگیرێت ڕێگەت لێ ناگرم سەیری ناوەڕۆکەکەیان بکەیت، بەڵام تکە و داوای من ئەوەیە ئەم کارە نەکەیت. بەهەرحاڵ بەڵام هیچ کەسێکی دیکە ڕێگە پێدراو نییە ناوەڕۆکەکەیان ببینێ. دەبێت هەموو ئەمانە بێ هەڵاوارتە بسووتێنرێن. تکا دەکەم هەرچی زووترە ئەم کارە بکەیت. کافکای خۆت. پێدوایە ئەو نهێنیە چییە وای لە کافکا کردووە تەواوی بەرهەمی تەمەنی خۆی بسووتێنێت.